کردووە بەهۆی زۆری بەفربارینەوە کە دەچنەوە سەر چیاکانی گۆیژە و ئەزمەر. ئەم شەقامەی کە ئێستا منی لێم لە پرۆژەی چاڤیلاندەوە دێتەوە ئێرە کە لەم شەقامەوە ڕاستەخۆ دەچێتەوە سەر چیاکانی گۆیژە و ئەزمەر و هاوکار شەقامێکی دیکەش هەیە کە لە دۆڵەمیرانەوە دەچێتەوە سەر چیای گۆیژە و ئەزمەر، ئەویش بە تەواوەتی بەربەست کراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی پاشەوەی کە ئاگاداریەکی بڵاو کردەوە باسی لەوە کرد کە بەهۆی زۆری و چڕی شەپۆلی بەفربارین کە ڕووی کردووەتە چیاکانی گۆیژە و ئەزمەر لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان و شۆفێران ئەم شەقامانیان بەربەست کردووە. وەک لە وێنەکەدا دەیبینن ئۆتۆمبیلی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لێرەدایە، هاوڵاتیان لە ئۆتۆمبیلەکەیدا دەبەزن و بە پیادە دەچنە سەر چیاکە وەک لە وێنەکاندا دەبینن. پاشەوەی کە لە درنگانی ئەم شەپۆلێکی چڕی بەفربارین پارێزگای سلێمانی گرتەوە، وەک لە وێنەکاندا دەبینن تەواوی چیاکە و دەوروبەری واتە بناری چیاکە بە تەواتی سپیپۆش بۆەوە هاوڵاتیان و گەشتیاران بە شێوەیەکی چڕ هاتنە تێرە تا کاتێکی خۆش بەسەر ببن و یاری شەڕە بەفر بکەن. بێگومان بارینی بەفر سوودێکی زۆری هەیە بۆ زیادبوونی ئاوی ژێر زەوی. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بارانبارین پارێزگای سلێمانی گرتەوە و لە درنگانی ئەم شەوە کاریگەری شەپۆلەکە گۆڕدرا بەوەی کە شەپۆلێکی بەفربارین چیاکانی گۆیژە و ئەزمەری گرتەوە، شەقامی دەباشان، شەقامی بەردەم، پرۆژەی چاڤیلاندی گرتەوە. ئەمەش بۆ هۆکارەوەی کە تەواوی ئەو شەقامانی کە دەچنەوە سەر چیاکە بەربەست بکرێن. وەک لە وێنەکاندا دەبینن هاتوچۆی سلێمانی سەرجەم شۆفێرانە ئاگادار دەکەنەوە کە ڕێگە پێنەدراوە بچنە سەر چیاکە، ناچار لێرە ئۆتۆمبیلەکانیان ڕادەگرن و بە پیادە دەچنە سەر چیاکە. بێگومان ئەم شەپۆلە بەفربارینە سەنتەری سلێمانیشی گرتووەوە، بەڵام بە شێوەیەکی کەم سربچڕ. وەک لە دیمەنەکاندا دەبینن قەرەباڵغێکی زۆر هەیە لە بناری چیاکەدا. بەڵێ هاوڵاتیان پەیتا پەیتا دێنە ئێرە تا ئەوەی کە کاتێکی خۆش بەسەر ببن. بێگومان ساڵانەکە بەفر دەبارێت، هاوڵاتیان بە شێوەیەکی چڕ دێنە ئەم ناوچەیە تا ئەوەی کە کاتێکی خۆش بەسەر بن و یاری شەڕە بەفر بکەن. بێگومان بە گوێرەی پێشبینیەکانی کەشناسی سلێمانی کاریگەری ئەم شەپۆلی بەفربارینەکە تا ئێوارەی ئەمڕۆ شەممە بەردەوام دەبێت و کاریگەری شەپۆلی بەفر و بارانەکە بەگشتی تا 24 کاتژمێری داهاتوو بە گوێرەی پێشبینیەکانی کەژناسی بەردەوام دەبێت و ئاماژە بۆ کراوە کە بەهۆی ئەوەی کە پلەکانی گرما بە شێوەیەکی بەرچاودا دەبەزن و ئەگەری بەستن هەیە لە شەقامەکەدا، ناچار هاتوچۆی سلێمانی سەرجەم ئەو شەقامانەی بەربەست